ئەم کاتان باش بەڕێزە من هیوا جەمالم ڕووداوی ئەمڕۆتان پێشکەش دەکەم دەنگی تویتەکانی دۆناڵد ترامپ ئەم ڕۆژ بەشێکی زۆر لە بەتایبەتی دانیشتوانی ئەمریکای بە خەبەر هێنا لە بەیانێکی زۆر کەوتی هەواڵێکی گرنگیان پێیە. ئەمڕۆ لە دواییدا ئاشکرای کرد کە لە ئۆپراسیۆنێکدا بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی هەسەدا ئەبوو بەکر بەغدادیان کوشتووە. لە کۆنفرانسە ڕۆژنامەوانەکەیدا هەندێک قسەی کرد با پێکەوە ببینین. Abu Bakr al-Baghdadi is dead. شەوی ڕابردوو ئەبوبەکر بەغدادی کوژرا. ئەمریکا چەندین ساڵە بە دوایدا دەگەڕێ. کاری کوشتنەکەی بەغدادی کاری سەرەکی نیشتیمانی ئیدارەی من بوو. تیمێکی تایبەتی ئەمریکا بە سەرکەوتووی لە باکووری سووریا کارەکەی لە ماوەی 2 کاژێردا تەواو کرد. دوای ئەوەی بەغدادی و منداڵەکانی چوونە ناو تونێلێک. لەوێ بەغدادی خۆی تەقاندەوە و خۆی و 3 منداڵەکەشی کوشت. توێکاریەکان سەلماندیان کە تەرمەکە هی بەغدادی بوو. دەمەوێت سوپاسی رووسیا، تورکیا، سووریا و عێراق و هەروەها دەمەوێت سوپاسی کوردی سووریا بکەم بۆ ئەو هاوکاریەی پێشکەشی ئێمەیان کرد. بەڵێ بەڕێزان ئەو شوانەی کە ئەبوبەکر بەغدادی تیا کوژراوە دۆناڵد ترامپ باسی کرد و هەسەدەش باسییان کرد لە گوندێکە ناوی باریشایە. باریشا دەکەوێتە ئیدلیب کە نزیکە لە هاتای بە سنووری تورکیاوە بە نزیکەی 5 کیلۆمەتر و نزیکە لە ئەفرین و هەروەها لە حەلەبەوە بێگومان ئیدلیب لە ژێردەسەڵاتی بەرەی نووسرەیە لە سووریا کە لێرە لەم شوێنە وەکو دۆناڵد ترامپ باسی کرد خۆی و 2 ئافرەتی لەگەڵا بووە کە ئەو دەڵێ خێزانین هەروەها 3 منداڵ کوژراون کاڵێ ئەوسیانیش منداڵی ئەون لەگەڵەوەی کە کۆمەڵی خەڵکی دیکە لە دەست و دایرەی ئەبوبەکری بەغدادی لەگەڵا بوون و ئەوانیش کوژراون. بەپێی زانیاریەکان 48 کاژێر پێش کردەوەکە گەیشتونەتە باریشە گوندی باریشە ئەو ناوچەیان کۆنتترۆل کردووە کە بەپێی زانیاریەکان ئەبوبەکری بەغدادی لێبووە بەڵام دیار نییە کە ئۆپەراسیۆنەکە یان هێزەکانی ئەمریکا چۆنچۆنی گەیشتونەتە ئەوێ بە تایبەتی کە لەگەڵ هەسەدەیە بەیەکەوە ئۆپراسیۆنەکان ئەنجام داوە لە ئەوەی کە دەڵێن وەکو دۆناڵد ترامپیش باسی کرد سوپاسی تورکیای کرد سوپاسی هێزی کوردی لە سووریای کرد وەکو خۆی وتی و سوپاسی عێراقی کرد و سوپاسی رووسیای کرد بەڵام لەوێدا بێگومان باسی سووریای نەکرد کە هیچ سوپاسێکی سووریای نەکرد کە ئەم ئەنجامە ئەمان لەگەڵ ئەنجام داوە و هەروە هێزی دڵتا فۆرۆسی ئەمریکی ئەم کە هێزێکی گورزوشێن و تایبەتە ئەم کردەوەیان ئەنجام داوە ئەم ئۆپراسیۆنەیان ئەنجام داوە. وەکو وتم کە لە گوندی باریشە لە پارێزگای ئیدلیب کە لە نزیک سنووری بێگومان تورکیایە و ئەفرین و حەلەب و لازەقێش لە دەوروبەری ئەو شوێنەیە ئەو بەپێی زانیاریەکان لە نیوە شەوی ڕابردووە ئیتر ئۆپراسیۆنەکە دەستی پێکردەوە و دۆناڵد ترامپ وتی لە کاژێر 5 کۆبنەوەی ئەنجام داوە بڕیاریان ناوە لە دوای کاژێر 5ەوە ئیدی فڕۆکەکان لە ئەمریکاوە وەکەوەی یاخود لەو بن کە سەربازیانەی کە هی ئەمریکەکانە هەستاون و بەڕێکەوتن بەرەو شوێنەکە و شوێنی مەبەست. ئەمە کورتەیەکی ناوچەکەیە و ئەوەشی کە دۆناڵد ترامپ باسی کرد بەڵام ئەوەی کەماوەتەوە پێویستەکە زیاتر گرنگی پێ بترێ بە تایبەتی کۆمەڵی پرسیارە و ڕۆڵیان چی بووە لەم بارەیەوە هێزەکانی هەسەدەیە کە لە ڕۆژاوی کوردستانەوە ئێستا بەڕێز مستەفا بالی بەرپرسی ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی هەسەدەمان لەگەڵە بە سوپاسەوە. بەڕێز مستەفام کاتان باش ئەوەی کە ڕاگەیەندرا بێگومان دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاش سوپاسی ئێوەی کرد ئەم ئۆپەراسیۆنە چۆن ئەنجام درا لەگەڵ هێزەکانی ئەمریکایە بە تایبەتی؟ بله جفا پشتی رزگارکردنا باگوز هزین ما وکو تعاقبکی سرکردین ریخستنا ترورا داعش دست بکر آگاهی دست مادا چه بون دوه دمدا کو ابوبکر البغدادی به هفکاری و به آلیکاری هن دولت هریمی هن هزین هریمی گیشت ادلبه
یەکینەی من تایبەت استخبارات هەر ئاگاهی کۆم دەکردن دەوا 5 مەهێن دەربەسوویدا هەڤرێزیەک و تەنسیقێک di navberî me û koalîsyona navletewî taybet Amerîka di asta herî bilind de dewam dikir. Di meha bihûrî da wê ev çalakî wê meha bihûrî da pêk bahata lê di encamê dagirkerî û gefên de dewleta Tirk li ser Rojavayê Kurdistanê ev êrîş ser me hat hinekî hat rawestandin. Duhu danê êvarê cê Ebu Bekir Bexdadî tam hat tespît kirin û li ser wî esasî ser agahiyên ku me têda rolekî sereke lîstiye ev çalakî hat darxistin. ev dewletê herêmî kê bû ka hawkarî Bexdadî kirdibû bête mantiqeka? Yani herîmê nas dibe dewletên ku fayda ji Ebu Bekir Bexdadî dîtinî kîne dewletên ku heta niha ji hebûna terorê fayda dibînin û pê dunyaya tehdît dikin kîne nas dibin. Başa berês Mistefa Balî boçî Donald Trump لەگەڵ ئێوەیە کە سوپاسی ئێوەی کرد سوپاسی تورکیا و رووسیاشی کرد. نها سپاسیا me nafehm dibe yani pênc mehin tevahî agahiyên milli istixbaratî hêzên me kom dikirin û hêzê me dişopandin û hêzê me li ser sekirin. Li gel Tirkiya qey belkî ji bo ku Tirkiya zû agahî nedabe Bexdadê yan li ber sînorê wê çalakî hat li darxistin wekû dewletekî çalakiyek li ser sînorê wan hat darxistin û reaksiyon nedan bertek nîşan nedan ez nizam yani ev nejme tê pirskirin yani çima Tirkiye spas kiriye nejme tê pirskirin. باشە مەبەستت لەوەیە کە تورکیا لەبەرەوەی ڕەنگە زوو بەغدادی ئاگادار نەکرد بێتەوە لە ئۆپەراسیۆنەکە یعنی تورکیا پەیوەندی لەگەڵ بەغدادی هەبووە بە پێی زانیاری هەواڵگریەکانتان؟ Yani hin agahî dest me da dibêjin ku Bexdadî bîtirî carekê çûbê wilayeta Hatay bajarê Rîhanliyê yan bi erebî tê gotin Rîhaniyê hin agahîn bi vî rengî me bi dest xistibûn êdî ew serdanên wî ji bo Hatay ji bo Rîhaniyê çawa tê naskirin çawa tê fehmkirin eva dîna kesên şirovekar wê ew şirove bikin. Lê wekû agahî herêma yan cih yan ew bargeha ku Bexdadî lê hat hedef girtin bargehekî pir nêzî sînorê Tirkiye bû û pir nêzî wê bargehê bargeheke leşkerî Tirkî bixwe heye. باشە ئێوە تەنها وەکو هاواڵگری بەشداریتان لە ئەم ئۆپەراسیۆنەیە کردووە یان لە ڕووی کردەییشەوە لە ڕووی عملیشەوە بەشداریتان کردووە؟ ئەم تەڤاهی vê çalakê bi heman asta beşdar bûn. هەموو ئاستەکان باش کەواتە بە پێی زانیاریەکانتان چەند کەس لەگەڵ ئەبوبەکری بەغدادی کوژراون لەم ئۆپەراسیۆنەتە؟ Tam agahiyekî ku em niha parve bikin zêde zelal nîne lê qasî agahiyên ku hatînî parvekirin ser ragihandinê Ebu Bekir Bexdadî û du hevjînên wî li wê derê bûn. Belkî guvenliga wî yan parastina wî kesên ku wî parêzin jî têda hebûn. Lê wekû serkirdeyên Daişê çalakiya ku hatî darxistin armanca xwe Ebu Bekir Bexdadî bû. Qasî agahî dest me da Ebu Bekir Bexdadî bû. ئەو گروپەی کە لەگەڵ ئەوبەکری بەغدادی بوون ژمارەیان چەند کەس بووە تقریبەن یعنی هیچ زانیاریەکتان لایە لەوەی کە چەند لە دەوروبەری بوون چەند خەڵک پاراستونی؟ Yani tam agahiyekî sîstema wî ye parastinê çend însan li derdorê bûn cihê ew têda çenda û diparast tam agahiyekî wisa zelal dest me de tune ye. Lê sîstemekî parastinê û dergevan û heresê xwe ekîd hebûn yani. ئەوانەی کە بەدیل گیراون لەم ئۆپەراسیۆنەیە هەندێک بەدیل گیراون کێن چەندیان منداڵن چەندیان گەورن ژنیان تێدا یاخودنا بەدیلگیراوەکان ڕەوانەی کوێ کراون؟ Yani bargehekî ku Ebu Bekir Bexdadî lêye navendekî Daişe ew qasa dunya lê dipirsê û lê digere
هەلبەتە کەسێک و دوێ بەرگەهێدا کەسێ داعشن ئەندامێ داعشن کەسی هاتنی گرتنجی وەکو تێرۆریستێ داعشن ئەمە وە چ سەرێوان وەرێ وێ ڕادستی دادگەهێکی ببێ وەرن محکەمەکردن گۆروێ وێ نێز ببن هەژمارەوان چەندە کە بە دیل گیراون ئەوانە لە ژێر دەستی هەسە دەیان ئێستا یاخود لە ژێر ینی ئەمریکاکان بردویانن نانا تۆ ئاگاهی دەرباری چەند کەس هاتنەگرت دەستمادەتەنەنە ئەی ئەمریکا لەلای ئەمریکاکانن دیلەکان یاخود لای هەسەدەن ئەو دەمی پێش وێ زەڵال ببێ باشە ئەی جگە لە ئەسام ئۆپەراسیۆنە هیچ کەسی دیکە یان داواکراوی دیکە هەیە کە بە دوایە بگەڕێن یاخود کەسی دیکەی داعش بەرپرسی داعش خەڵک کەسانێک کە بە ناوبانگن و ناویان هەیە هەر سەرکردەیەکی داعشێ و هەر کەسێکی دەست درێژی لەسەر شەنگالێ کرەبێ لەسەر کەرکک و خانەقینێ کرەبێ لەسەر کۆبانێ کرەبێ لەسەر تەواهی گەلێ کورد کرەبێ لە کورد دەبێ بەرە ببێ ئەمە هەر شۆبدارێوان بنە حەتانی کووان جەزا بکەن دەست درێژیین کو داعش لەسەر گەلێ کوردکردی لە هەر دالی کوردستان لە باشووری ڕۆژاواژی وێ بێ جەزادار بەس نەبێ و سەر وی ئەساسی ئەم دناڤلەو و تەفگەرەدانە چالاکیین بە باندۆر دەمی پێش دیسا وەرنکردن و نەببیسی ئۆپەراسیۆنەکانتان لەگەڵ هێزەکانی ئەمریکا بەردەوامە بن لە چ ناوچەیەک زیاتر ئۆپەراسیۆنەکەن لەگەڵ ئەمریکیەکان بە تایبەت هەلبەتە وێ دەوام بن ئەف هەفکاری وێ دەوام بکێ و وێ لە هەر دەڤەرێکی کۆ داعش خۆ گەهاندێکی نەتەنێ لە کوردستانێ نەتەنێ لە سووریا و عێراقێ لە هەر دەرێ چارچوڤەی هەفرێزی چارچوڤەی وەک بە عەرەب دەبێن تەبادل معلومات لە هەر دەرێ وێ ئەف تەنسیق دەوام بکێ و ئەف چالێکی دەوام بکەن باشە ئەو ناوچانەی کە هێز ئەمریکا ئێوە هێزی ئەمریکیەکان تایە ئۆپەراسیۆن ئەنجامەدەن کوێن لە ڕۆژاوای کوردستان دیاری کراوە مەبەستم حالێ حاضر لە جهێن پر ینی ئاکتیڤە داعش تێدا ئەم بێژن هەرێمە دێرە زۆرەیە لە هەرێمە ڕقا ئەوە سەریدا دێرە زۆرە دویەمین ڕقایە لەور چالاکی ڕۆژانە داوام دەکەن و شانای ڕازایی ڕۆژانە تێن شۆپاندن ئەو هێزە ئەمریکی کە ئۆپەراسیۆنەکان لەگەڵ ئێوەی ئەنجام داوە بنکەی سەرەکییان کوێیە لەکوێوە هاتبوون بەحسا چالاکیە باریشە دەکیە بەڵێ چالێکی باریشە یعنی ئەو بەحسا چالاکیە باریشە و دەرباری هێزێکی ئەمریکی یعنی ئەم قەسە دێنە هێزی ئەمریکی ji kur hat ji ئەمریکا تێ پرسکردن مەبەستم ئەوەیە ئایا لە هەرێمی کوردستانەوە لە باشووری کوردستان تێپەڕی بوون یانی هیچ معلوماتێک نییە لەسەرەوەی کە هێشتا دیارنی ئەو هێزانە لە ئاسماندا بەزیون یاخود بە زەویە هاتوون ینی معلوماتی me hebin jî mafê me ku em ji ber hêzek dîn ve biaxivin tineye em têglîdarî hêza xwe diaxivin di we çalakê da rola xwe me nîşan da ema têglîdarî hêza Amerîkî wê ji Amerîkaya were pirskirin باش ڕۆڵی هەسەدا وتت کە لە هەموو ئاستێکا بووە یعنی جگە لە هەواڵگری لە ئۆپەراسیۆنەکەیە وەکو شەخص وەکو نەفەریش بەشدار بوون چەند کەس لە با ئەتوانیش پێمان بڵێ ژمارەی ئۆپەراسیۆنەکە چەند بووە بە هێزی ئەمریکی و بە هەسەدەوە tiştê ku em bêjin ev e dubare di vê operasyonê da di vê çalakiyê de di hemû astan da em hebûn jê zêdetir ti zanîrîn em bêjin niha halê hezir tunene باشە ئەو ئۆپەراسیۆنەی کە لەگەڵ هێزی ئەمریکا ئەنجام دەدەن ئۆپەراسیۆنیشتان هەیە لەگەڵ هێزەکانی رووسیای ئەنجام بدەن هەتا ئێستا niha halê hezir na tişekî wisa tuneye yanî em ji bo şerê li dijî Daeş û ji bo parastina gelê xwe û destkeftiyên xwe ji bo parastina pêkhateyên xwe çi hêz dibe bila bibe kî li dunyayê dibe bila bibe bi rengekî rast bi dilekî rast bi îradeyekî rast bixwaze bi me re hevpariyekî bike em amade ne
لی حتاها حال حاضر ام بشکی فرمینه ji koalisyona navnetewî û bi seroketiya Amerîkaya ev koalisyon û Rusya mexabin ne beşeke ji wê koalisyonê. بەڵێ هەندێک پرسیار بەڕاستی ڕەنگە با بڵین جێگەیەوە سەرنج بێ بۆ نمونە ئەگەر هێزێکی رووسی و هێزێکی هاوبەشی رووسی و تورکی لەگەڵ ئێوە ڕوبەڕوو ببنەوە لەم حاڵەتێکی وایە چیەکرێت لە هەندێک ناوچەیە کە تورکیا و رووسیا بەیەکەوە ئۆپراسسیۆنیان هەیە ئێوەش لەگەڵ رووسیا بەیەکەوە هەماهەنگیتان هەیە هیچ ناوچەیەک هەیە ئەوەندە نزیک بن کە ڕوبەڕووبوونەوە ڕوو بدات Yani di herêmê me de kar û xebatê têkirin di milê istîxbarî de û di milê şopandina Daeş û şerê li dijî Daeş em bi koalisyonê re di nav hevkariyekê de ne, ne em bi tenê ne yanî. Rusya û Tirkiye qasî agahî me hene hetan hat tu çalekiyê hevbeş li dijî Daeş bi hevdûra nekirine û bi taybet Tirkiye tu mevestekî xwe şerê li dijî Daeş bike tu neye hetan ha. Belki Rusya li herêmên Tedmurê, li herêmê Idlibê yan li herêmên ku rejîm li wêrê hakim e hinek çalekî xwe hebin jî xwe nebîstine cara. Tedî Rusya şerekî cebha dike, ti şerekî istîxbaratî hîn nebîstî Rusya dike. û qasî ez zanim Rusya û Tirkiye ti hevkarî xwe di vî çerçevê de tune ne. باشە جگەل لەو ڕێکەوتنەی یان هەماهەنگیەی لە نێوان هێزەکانی ئێوە و ئەمریکا هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش ئەمڕۆ دۆناڵد ترامپ باسی بۆ نمونە پاراستنی نەوتی کرد و ئەو شوێنانی کە نەوتی لێیە هیچ با بڵێن ڕێکەوتنێکی ڕانەگەیەنراو هەیە لە نێوان ئێوە و ئەمریکایە Niha ev naft dibe baş were fehm kirin ev naft ne milkê pêkhateyekî ye yan milkê partiyekî ye yan milkê hêzekî siyasî ye ev milkê gelê Sûrî giştî ye tevahî gelê Sûriya berî em wê herêmê rizgar bikin ji xwe artêşa azad ew herêm xerab kiribû piştî artêşa azad Daeş hat wir xerab kir hêzên me hal wê derê serweriya xwe û wê herêmê bi rêva dibin wê herêmê ji xwe Daeş hîn aktiv e û Daeş pir fayda ji wê petrolê dît. Niha tiştê esasî ku ev petrol nebe mijarekî alîkariye ji bo terorê û nebe mijarekî nakokiya û kûrkirina şerê hundirîn lendir Sûriya. Koalisyona navnetewî li vê derê ye ji rêkeftin zêdetir erkên xwe yên exlaqî li beramberî me jî hene û li beraberî gelê me jî hene ku ev herêm heta çareseriyekî siyasî nehat dîtin wisa vala neyê berdan. Servî esasî ve Erebî tê gotin îadet intişar yani qwatê Amerîkî îadet intişarê xwe ava kirin ku di vê herêmê de bi rengekî aktiv şerê dijî terorê dewam bike heta çareseriyekî siyasî tê dîtin. باشە یعنی دۆناڵد ترامپ وتی کە ئێمەدا لەگەڵ ئۆکسۆنمۆبیل و ئەوانەیە قساکەین هەندێک شەریکاتی ئەمریکی کە ڕێکەوتنیان لەگەڵا بکەین ئەم قسەیە یعنی دەبێ ئەمریکایەکان ڕێکەوتن لەگەڵ شەریکات بکەن یان هەسەدە و ڕێڤەبەری خۆسەر ڕێکەوتن لەگەڵ شەریکات کا بۆ دەرهێنانی نەوتی ڕۆژاوە نا حضرها ام وريفبريا خسر از نم مخاطب نه بردف که تا آگاهی من توی درباری در راستیش تنه ام هزکی لشکرینه در چارچوبه خبات لشکری دا آگاهی مهنه اما رکفتن به شرکت را و پترول و چاوار فروتان و بازار و راستیش آگاهی متنه باشە بەپێ زانیاریەکان هەواڵەکان ئەم ئێوارەیە دیسان لەشکری تورکیا هێرشیان کردوێتەوە لەکوێ ئێستا ڕۆبەڕووبوونەوە لەگەڵ تورکیا هەیە شەڕ هەر بەردەوامە yani vaya baş zelali yani roja ku agirbest hat ragadin hatan ha devleta Türk tüccara êrişa xwe ra newestan li ser ragihandinê belkî nabêje nûçeyê wê çê nake lê li ser erdê rojane êrişê xwe dewam dike rojane êrişî gundê Kurda dike gundê Filaha gundê Êzîdiya yanî tevahî pêkhateyên navberî herêma Serêkanî heta girê spî tev penaber kirin û rojane êriş dike bi silahên giran bi hawan bi çeteyên xwe ku êrişî gundan dikin bejahîda
ام هێزێ me di nav bersîvdayînê da nev berxwedaniyekî mezin dê û gelê me jî nav berxwedaniyekî mezin dê ye. Lê ji bo raya giştî gerek eva rastiya werê fehmkirin û werê derbazkirin werê nîşandan ji alemê re ku ev dewleta dagirker tu cara ne lêgerê çareseriyê ne lêgerê aştiyê û taybet ji bo Kurda mafê jiyanê qebûl nekiriye. Ji ser wî esa jî rojane êrîş dike niha jî li gundên Serîkanê li gundên Girêspî dervey herêma Agiribestê rojane şer heye. Yani ئەمە شکاندنی ئاگربەستەکە نییە ئەی رووسیا بۆچی نایەتە دەنگ لە ئەم شەڕکردنەی تورکیا ئەم شەڕ فرۆشتنەی تورکیا Niha êdî ji hîr û şinda piştî ku hêzên me biryara xwe vekşandinê ji Sînordan êdîna ji hîr û şinda eva erkekî Rûsyaya qandî ku erkê Amerîkaya jî li herêmên Agiribestê gereke polîsên leşkerî Rûsî belav bibin û hêzên sînor ên artêşa dewletê li wir belav bibin û çareseriyek ji vê destda qirkirinê re were dîtin. هەتا ئێستا لە کوێ کشاونەتەوە و ئەو ناوچانەی کە کشاونەتەوە داوتانە بە دەستی کێ رووسیا یاخود سووریا هیرو ام ji herêma Amûdê û Dirbêsiyê derketin me radestî artêşa navendiya hikûmeta navendî kir lê bi navbertî û garantiya dewleta Rûsya û polîsên leşkerî Rûsî ew jî li ser erdê ne. باشە دەگوترێت قبولکردنی ڕێکەوتنی تورکیا و رووسیا لە بەرامبەر ئەوە بووە کە سووریا دان بنێ بە مافی کووردا چاوەڕێی ئەوە ئەکەن وەکو ڕۆژاوای کوردستان هەلبەتە یەک ji encamên ku ev diyaloga çend roja di navberî fermandariya mêgiştî û hikûmeta Rûsyada dewam dikir yek ji bingehên yan zemînên çareseriyê ku Rûsya xwe wek gerentorê destpêkirina diyalogekî siyasî navberî rêveberiya Xweser û paytexta Sûriyê Şamê de dest pê bike piştî plansaziya hêzên leşkerî bi dawî bibe gerek dest edîna bigava duyem û diyaloga siyasî dest pê bibe. بە پێی ڕێکەوتنە سەربازەی لەگەڵ سوپای سووریا هەتانە سوپای سووریا دەتوانێت بێتە کوێی ڕۆژاوی کوردستانەوە دەتوانێت بێتە هەموو شار و شارۆچکەیەک دەتوانێت بێتە سەر سنووری نێوان باشوور و ڕۆژاوی کوردستان نا ینی هێزن حکوومەتê seranserî sînorê navdewletî navberî Sûriya û Tirkiye de belav dibe. ینی نایەتە سنووری نێوان هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان سووریا بەڵام خۆیان دەیانگوت کە هەموو خاکی سووریا دەچن تەنێ لەسەر هەرێمە لەسەر سنوورê Tirkiye. باشە سپاس بەڕێز مستەفا بالی ئەو هەر دەمێ هەر تشتی دەبێژن. بەڵێ سپاس بەڕێز مستەفا بالی بەرپرسی میدیایی هەسەدە سپاسکە لە ڕۆژاوی کوردستانەوە لەگەڵ بوویت سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ێژ بەڕێزان سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە بەخوای گەورەتان سپێرم شاد و کامران.